ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان هەروەک ئاگدارین لە بەیانی ڕۆژی جومعە 13 مانگە دەوڵەتی ئیسرائیل هێرشێکی زۆر قورس و بەرینی کردە سەر ئێران و بەشێک لە ناوەندەکانی وزەیی و هەروەتر نظامی و بەشێکی زۆر لە سەرکردە نظامیەکان و ئەو کەسانەی پرۆفسۆرەکان زانایانی بەشی ئەتۆمی کردە ئامانج. شەڕەکە درێژەی هەیە بە توندی تەبعاً ئێران لە ڕۆژی ئەوڵەوە کاردانەوەی نەبوو، بەڵام دواتر ئێرانیش بە موشکی باڵستیک هێرشی کردوتە سەر ئیسرائیل و تاکو ئێستا زیاتر لە 24 نەفەر شتێکی وا کوژراوە، جەماعەتێکی زۆریش برینار بوون لە ئیسرائیل. لە ئێرانیش خەڵکی مەدەنی کەمتر برینار بوون لە چاو بەرینی هێرشەکە، بەڵام خەڵکیش لە ئێران کوشتە و برینار هەیە. باسکردن لەسەر ئەو شەڕە ئێستا زۆر گرینگە لە چەند بابەتەوە، لەسەرەوەی کە ئەو شەڕە توانێت داهاتووی ئێران دیاری بکات ویا توانێت گۆڕانکاریەکی تازە، ئەگەریش داهاتووکەی دیارینەکە گۆڕانکاریەکی تازە بۆ کۆمەلگای ئێران بێتە دی. دەوری خەڵک و هێزە مەدەنیەکان لەو داهاتووە چیە بێت ویا هێزە سیاسیەکان چۆن لە بەرامبەر ئەم مەسەلە هەڵوێستەگرن. ئەم باسە زۆر مەسایلی ترە دێنە بەر باس و لێکۆڕینەوە لەگەڵ بەڕێزان پرۆفسۆر عەباسی وەلی، نووسەر و مامۆستای پێشووی زانکۆ، هەروەها دکتۆر عادڵ یاسی، کۆمەڵناس و ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. بەڕێزان بەخێر بن بۆ بەرنامەیە. زۆر سپاس. هەروەک لە پێشەکیەکە ئاماژم پێکرد کاک عەباس لە ئێوە دەست پێ یەکەم. ئەو شەڕە زۆر جیاوازە لەگەڵ شەڕەکانی تر. زۆر جار شەڕەکانەوەی وای ئێمە بینیومانە لایەنێک لە وڵاتێک چوەتە وڵاتێکی تر و هێرشی کردوێتە سەری. تەمەن شەڕی عێراق لە مەسەلەی کوێیت و عێراقوانەیش مەوزوعێک بوو کە بەڵام بەهۆیەوە لە ناوخۆی عێراقا هێزهایەک بوون هاوکات لەگەڵ ئەمریکا شەڕیان دژ بە سەدام حسێنە کرد. هێشتا ئەو شەڕێ ئێستا نییە. ئێستا وڵاتێک لە 1200 کیلۆمتری ئەو لای وڵاتێکی تر هێرشکاتە سەر ئەو وڵاتە و شەڕەکە شەڕی سنوور لەسەر یەک سنووری یەک نییە، بەڵکو زۆر دوورن لە یەکتر. من پێم خۆشە بزانم ئەو جیاوازیە چۆنە ئەگەر شەڕێک ئابە و شێوە دەست پێ بکە لەسەرەوە گەر بکرێ بە کورتی قسە بکەین جا دوای چینە سەر پرسیارەکە. سلااو لێ دەکەم کاک هەمەحی، هەرواتر سلااو لە کاک عادڵی بەڕێز و بینەران و بیسەرانی بەرنامەکە. بەڵێ ئەوە شەڕێکە بینی دوو دەوڵەت کە لە فاسلێکی دوورەوە لە نەزەر جغرافیاویەوە لە بەرابەر یەکتریدا ڕاوەستاوە و ئەو تایبەتمەندی جغرافیاییە تەئسیرێکی گەورەی لەسەر چۆنەتی جووری شەڕەکە بۆ بەو ئەبدایەکەوە لە ئەسڵدا شەڕێکی هەواییە، یعنی شەڕێکی دەرگیری زەمینی نییە و ئەوە شەڕی هەواییە دیارە دەو شەڕی هەواییەدا تا ئەندازەیەکی یەکجار زۆر مەسلەی ئیرادەی ئینسانی بەو شێوەی مەترح نییە وەکو لە شەڕەکانی کلاسیک دا شەڕەکانی زەمینیدا مەترح بوو. لێرە زۆرتر ئەوەی کە قرار دەدا و قسە دەکا و خەت دادەنێ لە حەقیقەتدا تێکنۆلۆژی و تێکنۆلۆژی لۆژیستیکی ئیشەڕەیە. لەو بابەتەشەوە ئیسرائیل بێتەردید دەستی باڵای هەیە ئەلان نەفقەت لە بە ئیستیلاح جوورێک بەوەی پێی دەڵێن بەرتەری فەزایی هەبوو ئاسمانی هەبوو، ئەلان سوڵتەی کاملی ئاسمانی ئێرانی هەیە و پەدافەند و دفاعی هەوایی ئێرانێ تەئسیرێکی بەو شێوەی نەبوو. و ئەوەی کە ئیسرائیل توانێتی بە
پاڵپشتی بە تەکنۆلۆژی باڵای خۆی لۆجستیکی باڵای خۆی تعلیماتی نظامی باڵای خۆی توانێت بینێتە سەری کۆنترۆلی خۆی هەرواتر توانیوێتی هەدەفەکانی استراتێژیکی ئەو شەڕەی لە مەیدانێدا تا حەدێکی یەکجار زۆر بۆ خۆی تاینی بکە. یعنی زۆربەی لە وەختێکی کە ئەو حرەکەتی ئەڤەڵ کە کرا و ئەو حرەکەتە هەرەکەتێکی یعنی شۆک وارد شۆکێکیان بە نظامی سەربازی و ئەمنیەتی ئێرانی وارد کرد تقریبا 12 تا 15 ساعتی کێشە تا ئێران توانی کە خۆی وەخڕ بکاتەوە و ئەڤەڵین جار جوابێکی وە بداتەوە. لەو مدەتەیدا ئیسرائیل توانی خۆی دابمەزرێنێ وەکو سوڵتەیەکی تەواوی لەسەر ئاسمانی هەبێ و ئەو سوڵتەی تەواوە لەسەر ئاسمانێش بەو معنای بوو کە دەستی لەسەر دانان و تاینکردنی ئامانجەکانی ئستراتێژیک لە حەدێکی زۆر ئاوەڵە بوو و خودی تاینکردنی نوعی تاینکردنی و ڕەدیفی ئەو ئامانجانەی استراتێژیکیش تا حەدێکی بەمە دەتوانێت بڵێ کە ئامانجی سەرەکی ئیسرائیلی لەسەر ئەو شەڕی چییە. ئەوەندە وا دیارە بە نەزەری من هەتا ئەوڕۆ دەتوانین بڵێن کە ئامانجی سەرەکی ڕژیمی دەوڵەتی ئیسرائیلی یعنی لە ناوبردنی نظامی ئێرانی نەبوو، یعنی بەسلا بەرەندازی نظامی ئێرانی نەبوو هەتا ئەوڕۆ، چون ئامانجی شەڕێ دە پرۆسەیدا دەگۆڕدرێ و احتیمالی هەیە کە بگۆڕدرێ بەر ئەساسی زۆر یعنی تابعی دیکە. لێرە ئەوەی بەمە دەڵێکەوە نەبووە تا ئەو ڕۆژەی بە نەزەری من هەدەفەوە بۆ کە لەو شوکەی کە واردی کردو ئیستیفادەی بکە و ژێرخانەکانی نظامی و هەتا ئابووری و لە بەشێکەوە هەتا ڕەسانەیی و فەرهەنگی ئێرانێ لەبەی بێ، یعنی ئێرانێ کاملەن وادار بە کاملەن تەزعیفی بکە. لێرەدا دێمەوە سەر دوو شتان ئەگەر ئیجازە هەبێ، ئەوەیە کە نوعی ئەو شەڕە شتێکی دیکەش بەمە دەڵێ ئەوە شەڕێکی تەکنۆلۆژی باڵای ئەو لەولای دێ بە تارەی شەڕی بۆمباران دەکا، موشک لێ دەدا، درۆن دێنێ، ئەوەش لەولایەوە موشکی دەنێرێ، هندێک لە موشکانە لە خطوتی دفاعی ئیسرائیلی ڕەت دەبن، هندی زۆربیان دەکەون، وەلی در هەر حاڵ لێرە شەڕێکی ئەرزی زەمینی نییە، وەلی دە شەڕی وادا کە شەڕی ئەساسەن تەکنۆلۆژی باڵا لە فاسلەی دوورە، دەو جورە شەڕانەدا معمولاً تەلەفاتی نظامی زۆر کەمە و ئەغلبی تەلەفاتەکان تەلەفاتی خەڵکی عادی سیویل و مەدەنیە. هەمیشە وا بوو کە هەرچی تەکنۆلۆژی ئیشەڕێ لەسەرتر بووە، تەلەفاتی نظامی کەمتر بووە و تەلەفاتی ئیش مەدەنی خەڵکی عادی یەکجار زۆرتر بوو. ئەوە لە ئەدەو فاسلەیدا دەبینیم بە نەزەر دێ کە ئیسرائیلی مەسەلەن تەلەفاتی شەڕی موشکی ئیرانێ لە نەزەر نظامیەوە شاید هەر نەبوو، وەلی ئەو کەسانێک کە کوژراون خەڵکی عادی ئیسرائیل و هەر لە ئیرانش بوون. یەک مەسەلەی دیکە ئیشارە دەکەم ئەوەیە کە ئەمن لە ئەوەڵەکەیدا کوتم کە ئەوە شەڕی بینی دوو دەوڵەتە، یعنی دوو ساختاری سیاسی نظامی ئەمنیەتیە، بۆیە ئەو تاکید لەسەرەوەی کە ئەوە شەڕی بینی دوو دەوڵەتان بەو شێوەیە بە باوەڕی من تاسیرێکی زۆری دەبێت لەسەر ئەو بەحسانەی کە بەحسەکانی سیاسی هەرواتر بەحسەکانی ئەخلاقی کە لەسەر شەڕێ دەیکەن کە ئایا ئەوە شەڕێکە کە لە نظر ئەخلاقیەوە دەبێت پشتگیری لێ بکرێت، شەڕێکی مەشروعە یا شەڕێکی مەشروع نێ، و ئایا یعنی دەو شەڕێدا ئەمە بۆ یعنی هەڵوێستگرتنی خۆمان تاکید دەبێت لەسەر مەسایلی ئەخلاقی شەڕێ بکەین یا لەسەر بەرژەوەندەکانی استراتێژیکی
وڵاتەکانی کە دەشەڕێدا ئەوەش باشێکە کە دەتوانین بین بگۆڕ. زۆر سپاس. زۆر سپاس کاک عادڵ. کاک عەباس ئیشارەی بە مەوزوعێک کرد، ئەوی شەوەیە کە ئیسرائیل نایهێوێ کۆماری ئیسلامی بڕوخێت و هەوپەیمانی سەرەکی ئیسرائیلیش ئەمریکایە کە بارها ترامپ وتوویەتی کە ئێمەمانەوەیە کۆماری ئیسلامی نەڕوخێت ببێ بە وڵاتێکی خۆش و کۆڵێ باسی کردووە لەو بابەتانەوە و ویستویانە نەوعێک بیهێنە سەرچۆک. بەڵام ئاخر چۆن نەکرێ ئەو وڵاتەی کە ئەوڵەن لە حاڵی مزاکراتە ئەو هێرشە ڕوویداوە لە کاتێکە کە دانووسان دەبینی ئەمریکا و ئێرانە لە ئارادا بووە هێرشەکە کراوە، دوایەوە هەموو سەرکردەکانی کوژراون چۆن نەکرێ ئێستا ئێمە لەسەر ئەو باوەڕ بین بڵێن نا ئیسرائیل ئامانجی ڕووخاندنی کۆماری ئیسلامی نییە. ئێوە پێتان وایە یاکو شتەکە بە نوعێکی کاری لێن؟ ئیجازە بدەن منیش قسەکان هەر بە سڵاو لە خزمەت ئێوە کاک عەباسی خۆشەویست و هەروەها بینەران دەست پێ بکەم. ڕاستەکەی ئێمە دەقاودق نازانین ئەو دەوڵەتانە لە ئوتاقی ئستراتێژیک و فکری خۆیانە چ بەرنامەیەکان بۆ داهاتوی ئێران هەیە. تەحلیلە نەتوانین بڵێن هەدەفیانەوەیە ئەوەندە لاوازیکەن کە خواستەکانی خۆیان بەسەرا بسەپێنن، ئەشتوانی تەحلیلەن بڵێن نەخێ بەرنامەیەکیان هەیە بۆ لەناوبردننی کۆماری ئیسلامی بە شێوەیەک. ئەتوانێت هەر کامیان ڕاست بێ یا بەرەساسی ئەو ڕوودادانەی کە دێنە ئاراوە ڕۆژ بە ڕۆژ ئەگۆڕێن ئەو تەحلیلان نەژەتوانین بگۆڕن. پێم وایە گرنگترین قسە لێستا ئەوە نییە کەشفی بکەین ئەم معەما یان کەشفی بکەین ئەو شتەی کە دەوڵەتان لە پشپەردەوە تەرحەکانیان داڕشتووە بۆی، بەڵکو گرنگتر لە هەمووی ئەوەیە کە سەرفنەزەر لەوەی کە هەدەفی ئەو دەوڵەتانە چییە، بەکردەوە معنای ئەو شەڕە چییە بێت. ئەوەیە نیشانە زیندۆکانی ئەبینین، نیشانە عینیەکانی ئەبینین. لەسەر ئەوە وەختی قسە بکەین لەوانەیە تۆزێک بەحسێکی ئاوای تەلەڤیزیۆنیا بتوانین زانیاریەکی زۆرتر یا بە چاوڕۆنیەکی لانیکەم زۆرتر بدەین، هەم بە خۆمان و هەم بۆ کەسانش کە قسەکانمان نەبیستن. لە مەرحەلەی ئەوەڵا ئێمە چاو لێ بکەین کە ئایا کۆماری ئیسلامی بۆ ماهیەتەوە کە هەیەی و بۆ نەبوونی پشتیوانی لە ناوەی وڵاتەکەی خۆی و نەبوونی هاوپەیمانانی بەهێز لە دەرەوەی وڵاتەکەی خۆی ئەتوانێت بەکردەوە لە بەرابەر هێرشێکی ئاوا بەرگە بگرێت. ئەوە پرسیارێکە ئێمە بەرەساسی ڕوت و ڕووداوەکان توانین وڵامی پێ بدەینەوە. ئەگەرچی وڵامەکەمان ئێستا زۆر ڕۆنیش نەبێ، من گومانم لەوان نییە بەرەو پێشونی ئەم پرۆسە کارێکا کە ڕوونتر بێ. دەوڵەتێکێکە لە وڵاتەکەی خۆی پشتیوانی جەماوەری پشتیوانی قش و توێژێکی کۆمەڵایەتی تەنانە دەوانش کە لەگەڵ یەن زۆربەیان لە ڕووی مەسلحەتێکی شەخصی یا گروهیەکە کە ئەگەر ئەو مەسلحەتەیان بەراورد نەبێت لەلایەن کۆماری ئیسلامیەوە هیچ نەوە تاهۆداتێکیان نییە پەر پشتیوانی لێ بکەن. ئەو دیمانە لە وڵاتانی ترکە بەو شێوە ئیدارە کراون، وەکو لیبی، وەکو سووریا، پێشتر دەوڵەتی عێراق، وڵاتانی مصر پێش لە بەهاری عەرەبی، تونس، هەموو ئەوانە ئەبینن تۆندڕەوترین لایەنگرانی ئەو لایەنە ئەو دەوڵەتانە کاتێ ئەبینن دەوڵەت گڵۆڵەی کۆتۆتە سەراولێژی بەبێ هیچ تاوهودێک بەبێ هیچ بە پرسایەتیەک پشتی خاڵیەکەن و یا وڵات بەجێ دێڵن یا بەرە ئەگۆڕێنە بن بە بەشە لە ئۆپۆزیسیۆن هاوکاری دژمنی دەوڵەتەکە تەنانەتەکەن. جاکە وایە کۆماری ئیسلامی کەوتۆتە وەزیەتێکی زۆر خراپەوە. ئەنی لە هیچ شوێنێک پشتیوانیەکی واقعی نییە کە بڵێ ئەتوانم بەرگە لە هێرشێکی ئاوا بگرم، تەنانەت ئەگەر ئەو کەسی هێرشی کردوتە سەر هەدەفیشی لە ناوبردنیشی نەبێت. ئێستا کۆماری ئیسلامی زۆرتر نیگەرانی ئەو وەزیەتێک کە چۆن بتوانێت ئەو هێزەی کە لەسەر بە پشتیوانی ئەو هێزە جەماوەری ئەمنیەتیە کە تا ئێستا بە پشتیوانی ئەو دەسەڵاتی ڕاگرتووە لە ئەسەری ئەو شەڕەوە بەجێی نەهێڵن پشتی خاڵی نەکەن. و ئێستا ژەبینی کە چێرەهای بە زۆر بەرجەستەی نظامی بۆ نمونە کاتێ ئەکوژرێن معنای ئەوەی ڕۆحیەی باقیەکەی ئەڕوخێ. ئەوە لایەنێکی گرنگە بە نەزەری من بە ڕۆژ ئەمە توانین نمونەکەی ببینین. با چەند نمونەی مێژووی بینی کە بزانین دەوڵەتان بەم شێوە بکەنە بەرهێرش ئەتوانێت وا بێت کە پشتیوانەکەیان بەهێزە بێ یا لاوازە بێ. بەسەلەن شۆڕشی ئۆکتۆبر ئەگەر ئێوە
حتمما اطلاعاتانە بینەرانی شەروە ئەزانن لە شەڕی یەکەمی جەهانا وەختی دەوڵەتی تزار واردی ئەو شەڕە بوو ناڕزایەتێکی عمومی لە دژی ئەو شەڕە بوو و بولشویکەکان و جناحای تری سیاسی لە ئەو کات وعدەی تەواوکردنی شەڕیاندا بووە باعثی ئەوەی کە یەکێک لە دەلایل ئەسڵەکەی ناڵم تەنها هۆکار بەڵام هۆکارێکی زۆر گرنگی ئەوە بوو کە دەوڵەتی تزار نەیتوانی بەردەوام بێت لە دەسەڵاتی خۆی بەڵام نمونەی عەکسەکەیشمان هەیە ئێمە ئەبینین لە ساڵی 1979 کە شەڕی عێراق و ئێران دەستی پێکرد کۆماری ئیسلامی بە خاتری شەڕ اتفاقاً توانی دەسەڵاتی خۆی بەهێز بکات ئەنی پێچەوانەی ئەوەی کە لە رووسیا اتفاقە و دەمجارە لە ئێران لە سەردەمی ئێمە لە ئەسلی ئێمە دەزانیمە قودی شەڕ بوو بە نەعمەتێک کە دەسەڵاتێک لەوانەیە نازانیت تەبیعەتەن وا بووای لێ هادیانە بەڵام لەوانە بوو بەو شێوە دەست بەجێ و زۆر بە سەریعە نەتوانێت پێگەکانی خۆی پتە بکە بەڵام بە خاتری شەڕی عێراق و ئێران ئەوەی هێرشی دەرەکیمان کراوەتە سەر بەشێکی زۆر لە نارانی خۆی دەست بەجێ سەرکوت کرد و خەڵکێکیشی بەسیج کرد ئەوانێک کە حسی ناسیۆنالیستیان بوو حسی مەسەبیان بوو ئەوانە چوونە پای پشتی ئەو دەوڵەتە توانی و پشتیوانیە بەدەست بێنێت من بەراوردم ئەوەیە زۆر بە کورتی بڵێم کاک مەحیە بەراوردم ئەوەیە و قسەی تحلیلمان کرد و هەڵوێستمان کرد ئەوەیە کە کۆماری ئیسلامی بە خاتری ئەوەی کە لە ماوەی 45 ساڵی دەسەڵاتی خۆیە هەموو پردەکانی خۆی بۆ بەدەستێنانی پشتیوانی جەماوەریەکی بەرینی ڕووخاندووە تەسەور ناکەم کە ئێستا بە خاتری تەنانەت هێرشی دەرەکی جەماوەرێکی بەرچاو بچنە پشتی بە خاتری مەسەر ناسیۆنالیستە ئێرانیەکان یان مەسەبی تندڕەوەکان تەنانەت بچنە پشتەری بە خاتریەوەی کە لە مەملەکەتی ئیسلام یان لە وڵاتی پیرۆزی ئێران بە ئیسلاحی ئەو گروهانە دفاع بکەن و خۆیان بە کوشت بکەن و هەموو ئەوانە ئەوەشی پێزیاکەم کە لە قسەکانی کاک عەباسا بوو کە ئەو شەڕی زەمینی نییە ئێمە چەند نمونەی تایبەتمانەیە کە بە شەڕی هەوایی هێرشی هەوایی دەوڵەتان لە ناوچوون کاتێک بووە کە شەڕەکە کە کراوە هێرشی سەربازی ئاسمانی کە کراوەتە سەر دەوڵەتەکان لە ناوخۆ یا بزوتنەوەیەکی جەماوەری یان بزوتنەوەیەکی چەکداری دژی دەوڵەت سەری هەڵداوە ئەو بۆتە باعثی ڕووخاندنی دەوڵەت بۆ نمونە لە لیبی وابوو هیچ شەڕێکی بە ئیسلام زەمینی ڕووی نەدا بەڵام شەڕی ئاسمانی ئەمریکا و هاوپەیمانانی بۆ هەوەی کە هێزی ناوخۆیی دیارە بە تاسیرات دەخالەتی دەرەکی تریش توانیان دەوڵەتی قەزافی بڕووخێنن لە ئێران من پێم وانە بە تەنها بە شەڕی ئاسمانی کۆماری ئیسلامی بڕووخێ بەڵام ئەکرد بزوتنەوەیەکی جەماوەری و شۆڕشێک یان ئاخێزێکی جەماوەری لە ئارابێ بەڵێ ئەتوانێت منجەر بێ بە ڕووخانی کۆماری ئیسلامی ئەگەرچی هێرشبەریش کە ئیسرائیل و بەنەوەی ئامریکاش بێ هەدەفێکی وایە نەبێت. بەڵێ زۆر سپاس کاک عەباس ئەو جۆرەی وا کاک عادڵ ئەڵێت کە هێزی ناوخۆی ئێران ئەتوانێ ئەو هەلە پێک بێنێت کە کۆماری ئیسلامی بەهۆیەوە کە کەس بووە بەهۆی هێرشەکانی ئیسرائیلەوە بڕووخێت بەڵام ئایا واقعاً کۆمەلگای ئێران و ئامادەگیە هەیە ئێستا مەسەڵەن تۆ چاوی لێ بکەین هێزی سیاسیەکە بڕیار بدا و لە ئاسی سەراسەری مەبەستمە کە نفوذی ببێت و کەسایەتی ببێت و پێشتر دەوری بینی بێ لە تێم دەوروبەری 46 ساڵەی دەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامی ئەمە نایبینین کوردستان تۆزێک جیاوازە کە حتمما دواتریش لەسەر مەسەلەی کوردستان بە تایبەتی قساکەن بەڵام بیربۆچوونی جیاوازی شەیە بەرامبەر بە خودی ئەو شەڕە زۆری مەسەڵەن پێیان وایە کە ئەوەی وای ئیسرائیلێکا زۆر باشە کەسی وا هەیە کە زۆر مخالفە پێی وایە و شەڕابی ڕاوەسە چونکی ئیسرائیل بەدوا قازانجی خۆیەتی و ئەمریکا بەدوا قازانجی خۆیەتی و خەڵک لە بینە چنوانە زۆر کەسیش دەڵێن کە ئەمە هەلێک هەڵکەوتووە کۆماری ئیسلامی پێ زەعیفە بێت و ئەکرێ کۆماری ئیسلامی بڕووخێت و خەڵک توانن لەو ڕێگەوە بەدەسەڵاتی خۆیان بگەن یا بێنە مەیدان ئێوە پێتان وایە چ سناریۆیەک لەو بەینەدا زیاتر ئەتوانێ محتەمەل بێ بۆ داهاتووی ئەو ڕووداوی وایسا لە ئارادایە بە باوەڕی من کۆمەلگای ئێرانێ یعنی بەگە بڵم کۆمەلگای ئێرانێ دە چارچەوەی سنوورەکانی جۆغرافیایی ئێرانێدا کۆمەلگای ئێرانی یەکدەست نێ و ئەو یەکدەستیە لێرە نامەوێت ئاماژە بە
ینی مەسایلی کۆمەڵایەتی بکەم مەبەستم لێرە سیاسیە یەکدەستنێ ئەو جوورەی کە ئەتا ئێستا دیومانە بە تایبەتی پاش هەمدا توولی شتیدا دەماوەی شۆرشی ژنجیان ئازادیدا و هەم پاش ئەو شۆرشەی ئەوەی کە بە نەزەری من ئەم نەو جوورەی کە دەیبینم دەرکەوتووە کە لە کۆمەلگاکانی ئێوەی کە لە ئێرانی ئەو لەفسەی بەکار دەبەنە من لێرە بە مەحاورەی بەکاری دەبم نەیم چی ئەمن قبولی بکەم ئەوەی کە کۆمەلگاکانی بێستلا پیرامونی پێ دەڵێن تەوەجێ دەکە یعنی کۆمەلگاکانی کە لە نەزەر نەتەوەیی و ئێتنیکی و زمانی و فەرهەنگی و بازەن مەذهبی لەگەڵ مرکزی فەرقیان هەیە مەبەست دەبێتە یعنی کوردستانە بەلوچستانە خوزستانە تا حدێک تورکمەنستانە و بەشێکی لە ئازەربایجانە چون بەشێکی ئازەربایجانی بە نەزەری من وها لە نەزەر ئابووری و کۆمەڵایەتیەوە دەگەڵ مەرکەزی تێکەڵ بووە کەسەر جۆکردنەوەی ینی خەتەکانی ئێتنیکی و زمانی ئەهمیەتیان لەدەستداوە ئەوانە بە نەزەری من هەم عەرزی شۆرشی ژنجیان ئازادیدا و هەم پاژوی بە سوورەتی زۆرتر بە سوورەتێکی رادیکالایزد یعنی رادیکالی و ماونەوە ئەوانە و قابلیەتی هەستانی وانە بە نیسبەتی کۆمەلگاکانی مەرکەز کە من لێرە بە ئیسلاام مەرکەزی بە ئیسلاام فارسنشین دەڵێم ئەوەی تاران و مەشەد و ئیسفەهان و شیراز و ئەوانە شارەکانی گەورەی ئێرانە بە نسبەتی وەی ئەوانە زۆر رادیکالترن زۆر ئامادەی حرەکەتی سیاسین عاملیەتی سیاسی تیاندا زۆر قەویترە وەلی دیارە تەجروبەی شۆرشی ژینجیان ئازادی دەوەیدا کە پێشقەدەم بوون لە پێشدا کوردستان لە دوایش کە بەلوچستان بۆ ماوەیەکی درێژ واقعاً بەردەوام بوو لەسەرەوە بربەرەکانی و مخالفەت دەگەڵ ڕێژیمی تارانێ ئەوانە بەو رادیکال ماونەوە ئەلبەتە خوزستان یا بەستە خوزستانیش لەو بابەتەیەوە پێشوی ساڵێک پێشوی زۆر بە شدت کوتابویان و تا حدی ئۆپۆزیسیۆنی ویان تا حدێکی زۆر لە نەزەر فیزیکیەوە قان نابوت کردبوو جا بۆیە ئەوانان ئەن ئەو پۆتانسیێلان هەیە وەلی ئەوەی کە دەبینم لە مەرکەزێدا ئەوەی کە پێی دەڵێن قشری خاکستەری لە مەرکەزێ زۆر بەرەوپانە هەر ئەوە بۆ خۆی زۆر بەرفرەوان و پانە و احتیمالی ئەو رادیکالیزە بوون دەوێدا کەمتر بۆ هەرە جوورەی کە ئەمە دیومانە و ئەوە بە نەزەری من فاکتۆرێکی ئەساسی بوو دەوەیدا کە ئیسرائیل لەسەر یعنی چۆن ئامانجەکانی ئیستراتێژیکی خۆی دێرەدا تەرتیب بدە ئەمن فکر دەکەمەوە لە مەحاسباتی ئیستراتێژیستەکانی ئیسرائیلیدا بەاحتیمالی زۆر ئەو نەزەرە هەبوو کە ئەگەر حەملێکی شۆکاوەر بکەن بە ئێرانێ و بە سوڵتەی ئاسمانی ئێرانە بەدەستەوە بگرن فەرماندەیەکانی ئەسلی سوپای پاسداران و ئەرتێشی لە بین بەرن لە دوایە چەند مرکزی گەورەی عملیاتی نظامی و پاسداران و هەرواتر ئەمنیەتی بکوتن احتیمالی زۆرەوەیە کە خەڵک هەستێ تەوەجێ دەکەیت ئەوە نەبوو لە ئێرانێ و نیشانەیەکیش نییە کە ئەوە بەو زوانە ممکنە ببێ یا ئەسڵەن ببێ حقیقەتەکەیەوەی مەگەر ئەوەی کە ینی نقطەی عەتفێک وەرچەرخانێکی وا ببێ کە خەڵک کەوانەی کە لە تارانێ و مەشەد و ئیسفەهان و شیرازە دانیشتون فکرێکی دووبارە لەسەر وەزعی خۆیان ببخشە کاک بازمە قسەکەت پێ قەت دەکەم چۆن ئەو شتێ وایە فەرموون چۆنە کرێوا بێ
ئێمە شۆڕشی 96 و 98مان هەیە، شۆڕشی ژینامان هەیە و ئەتوانین بڵێن تقریبن بەشێکی زۆر لە شارەکانی ئێرانی گرتەوە. ئەوە ئایا ئەو خەڵکان چیان لە هاتووە، ینی نەماوەن دوای ئەو شۆڕشە ئایا ئەگەر ینی ئێستا شانسیەوە نیە ئەوانە دیسان بێنەوە و دەور ببینن؟ بە باوەڕی من بەشی زۆری ئەو شۆڕشانە ئەگەر بتەوێت تەحلیلی ئی کۆمەڵایەتی واقع لێ بکەی، شۆڕشی بەخلافی شۆڕشی ژینایی ڕاپەرینی ژینای ئەوانە شۆڕشی چینی ناوەندی یا مام ناوەندی ئێرانە ناوەندی بواقع نەمام ناوەندی ئێرانێ بەو شێوەی نەبوو گوێ دەکەی و مطالباتی مثلەن ئەو شۆڕش ساڵی 2019 زۆری فەرق هەبوو دەگەڵ ئەوەی شۆڕشی ژینای. جا ئەمن ناڵم کە لێرەدا کولەن ئۆپۆزیسیۆنی سیاسی نەماوە و نییە، وەلی ئەو ئۆپۆزیسیۆنە نا شتێکی هەیە، نا گفتمانێکی یەکگرتووی هەیە. هەتا ئێستا ئۆپۆزیسیۆنی ئێرانی نەیتوانیوە نە دەژوورەوەدا نە دەرەوەی وڵاتیدا گفتمانێکی یەکگرتوو دروست بکە. تەنها گفتمانی یەکگرتووی کە 40 چەند ساڵەی جمهوری ئیسلامیدا هەبوو ژنجیان ئازادی بوو و غەیری نەمنەوی ئەوە یەک. لە دوایە ئەو جوورەی کە دیارە ئەو جوورەی کە دیارە من ئیتلاعاتی لە ژوورەوە ئەو شتەم نییە، وەلی ئەو لەو جوورەی کە دیارە حتا بە نەزەری من کاری سازمانی زۆر کەم کراوە، نەچ لە نەزەروەی کە ینی شت بەرن هەستیاری و ئاگاهی بەرنە نێو خەڵکی بە چەوەی کەوانە ئۆرگانیزاسیە بکەن لە دەشتیدا. ئەوە هەر بەو شێوەی ماوەتەوە. حتا گە تەمەشای بکەی کە ئێلئانش کە 40 چەند ساڵە گوزەراوە جمهوری ئیسلامی فەراز و نەشیبی زۆر بوو، دە شەڕەدا بوو، دە غەیری شەڕەدا بوو، گەماڕووی هەبوو، نەزامەلانش کە تووشێ و شەڕی بۆ یەک مەسەلە هەیە، ئەویش ئەوەیە کە دەتەواوی ئەو مدەتەیدا جمهوری ئیسلامی تقریبا بلا مەعارض ماوەتەوە و ئەو بلا مەعارضە یعنی لە نەزەر ئۆپۆزیسیۆنی لە نظر ئۆپۆزیسیۆنی شت بێ بلا مەعارض ماوەتەوە، خەڵکی ناڵێت توجه دەکەی لە نظر ئۆپۆزیسیۆن. و ئەو ئۆپۆزیسیۆنە دە حەقیقەتدا بە نەزەری من هەمیشە ژەوە بکە واگە فکرکەی بێکی دەڵێ کە تۆ بەرەندازی دەڵێ بەرەندازم باشە، دەڵێ استراتێژی بەرەندازت چیە، دەڵێ دەبێت ڕاوەستین کە بەشی زۆریانەکە و ڕژیم یعنی لە ژوورەوەی خۆیدا بکەوێ. ئەمن باوەڕم بە وتەی کلاسیک هەیە دا فەرهەنگی چەپیدا بە تایبەتیدا فەرهەنگی مارکسیستیدا کە باوەڕ بە شتی بە ئەو تێزی ئیسپانتنەتی یعنی خودجوشی بدە سیاسەتێدا دە شەرایەتێکی بوحرانی ئاوادا بۆ چوونێکی زۆر ئرتجاعیەدا حقیقەتدا ئەوە ڕەتکردنەوەی فعالیەتی سیاسی، کنشگەری، سازمان، پێکهێنان، لیدرشیپ، ئیدئۆلۆژی ئەوانە هەموو لە لایەکی دادەنێ بەرەو ئەوە دێ کە ئەمە ڕاوەستینە و ڕژیمە لە ژوورەوەی خۆیدا بڕوخێ. ئەو ڕژیمە لە ژوورەوەی خۆیدا ناڕوخێ مەگەر ئەگەر ئەوە لەوەی لاوااستر نەبێ، وەلی ئەگەر ئەمە نەمانەوێت بیرروخێنین ئەوە ئەو قابلیەتە هەیە کە خۆی ساز کاتەوە. بڵێ کاک عادڵ هەر لەسەرم باسە ئێوە بۆ خۆتان لە یەک دوو وتارتانە هەروەها لە کۆبوونەوەی جیاوازە باسیەوەتان کردووە کە ئەگەر بە دەست ئێوە بواە پێتان خۆش نەبوو کۆماری ئیسلامی ئێستا بڕوو بخێت. یەکێک لەو هێزانەی وا دەوری سەرەکی ئەبوایە ببوایە هێزی چەپە لە ئاسی سەراسەریە لە شۆڕشی 1950 هەتاوی هێزی چەپ هێزێکی زۆر خەوی بوو و دەوریان بوو لە زۆر شوێنە بە مەسەلەی کوردستان ئەوە بە جیاواز کە حتمما باسی لێکن. بەڵام ئێستا پێتان وایە هێزی چەپ لەم مەسەلەی ئەو شەڕی ئێستا لەکوێ ڕاوەستاون، ئەوان ئەڵێن چی و ئەبێت چی بکەن، یعنی ئینتزار لە چەپ چییە لە ئێستادا؟
بەڵێ من پێش لەم شەڕە و تقریبان ئاخرین جارەکەی 6 مانگ لەمەوە بەربوو کە وتم ئێستا کاتی نییە کۆماری ئیسلامی بروخێ پەیوەندیشی هەر بە و قسانەوە بوو کە کاک عەباسی شاری پێکرد کۆماری ئیسلامی ئۆپۆزیسیۆنێکی دارای ئستراتێژیەکی ڕۆشنی نییە ئەو وەختەش ئۆپۆزیسیۆن لە نەزەری منەوە دیارە مەبەست ئۆپۆزیسیۆنی چەپ بوو و چونکە نیگەرانی ئەوە بووم ڕوخانی کۆماری ئیسلامی لەوانەیە دەسەڵاتێکی خراپتری بە شوێنەوە بێ پێم وابوو ئێستا نابێ بەبێ بەرنامە بەبێ ئەستراتێژێکی ڕۆشن بۆ دوای ڕۆژی کۆماری ئیسلامی و بەبێ ئەوەی کە ئەو پۆزیسیۆنە چەپەی کە مورد نەزەری منە پێگەی کۆمەڵایەتیەکی بەهێزی هەبێ دەسەڵات بروخێ و ئێمە بکەوینە گێژاوێکی تر کە لە کۆڵکردنەوەی سەختتر بێت لەوەی کە لە کۆڵکردنەوەی کۆماری ئیسلامی هەیە بەڵام ڕوتی ڕووداوەکان بە جۆرێک لە مودەتە چوونەتە پێشێ تا ئەندازەیەک ناڵم دەقاوداق پێداچوونەوە یەکم بۆ نەزەرا کردووە و بەنەوەی بەوە گەشتوم کە ئەو کۆمەڵگای ئێرانە تایبەت بە خۆی تایبەتمەندیەکانی وەکە ئێستا فرسەت نییە لە سەریان قسە بکەین لەوانەیە بە چەپەکەشیەوە بۆ پۆزیسیۆنی چەپەوە کە من هیوادارم فۆرم بگرێت و بتوانێت دارای ئستراتێژیەکی ڕۆشن بێت و پێگەی کۆمەڵایەتی بێ لەوانەیە هیچ وەخت نەتوانێت دارای ئەو موقعیەتە موردە پەسەندەی من بێ ئەگەر نەکەوێتە قوڵایی ڕووداوەکانەوە یعنی بێ پەرت بکرێتە جەرگەی ڕوت ڕووداوەکانەوە و ئەو وەختەیە خۆشی ئەتوانێت ئاموزش بدا خۆی بار بێنێ پویایی بە ئیستیلا بەدەست بێنێ دەنا لە جەزیرەیەکی ئارام دانیشێت و بە گوتەکانی کاک عەباس پێی وابێ کۆماری ئیسلامی بۆ خۆی ئەڕوخێت و ئەم ئۆپۆزیسیۆنە موردە پەسەندەی منیش ئەڕاتەوە سەر فەرشی سوورەوە ئەڕاتەوە ئەوێ و کۆمەلگا ئەگرێ بەدەستەوە ئەوە لە تەخەیولێک زیاتر نییە لە باشترین حاڵەتە ئێستا زۆرتر واقعی ئەمر ئەوەمان پێڵێ کە گۆڕانکاریەکان دێنە ئاراوە ئەوەمان پێڵێ ئەوانەی کە دارای قودرەت و دارای گۆڕینی بەدیهێنانی گۆڕانکارین ئەوانە لەسەر ئێمەمانند و لەسەر خەڵک و لەسەر دەڕووی ئەخلاق و ئەرزشگوزاریەوە واردی پرۆسەی گۆڕانکاری لەو ناوچە و ئەزمونە لە ئێران نابن ئەوان پرۆژەکەی خۆیان نەبنە پێشەوە کەوابوو پۆزیسیۆنێکی پێشکەوتو و پێشڕۆ کە قۆناغێکلانی کەم کۆمەلگای ئێران دوای کۆماری ئیسلامی بەرەو گۆڕانکاریەکی ئەرێنی و باشتر بەرێ ناتوانێت چاوەڕێ بێ آخر معجزەیەک بۆ خوڵقێ ئەو چەپەی کە مۆردی پەسەندی منە مۆردی نەزەری منە و ئەڵبەتە بە شدەتیش مۆردی نەقدی منە بە نۆعی دووچاری تەخەیولاتێ بووە کە پێی وایە کۆماری ئیسلامی ئەڕوخێل بە پێی قانونێکی تەبیعەت و کە کۆماری ئیسلامی بە پێی قانونێکی تەبیعەت ڕوخا هەر بە پێی قانونی ئەو قانونی تەبیعەتەش بواری کۆمەڵایەتی و بەدەستێنانی دەسەڵات بۆ ئەو چەپە هەموارە و ئێستا زۆر احتیاج نییە خۆتی بەشتی ترەوە ماندوو بکەیت ئە جملە بیری پرۆژەی تازە بکەیتەوە هێزەکەت باسازی بکەیتەوە ڕەوشی تازە بگریتە بەر هێز و زەرفیەتی ئینسانی تازە کە و کۆمەلگا پەروەریشی داوە جەلبی خۆت بکەیت هەموو وانەی لە دەستوری کار خارج کردووە زۆرتر لە ڕوویەوەی کە پێی وایە حەقانیەتی تاریخی هەیە و گۆیا چونکە ئیدەکانی ئینسانی و بەشەردۆستانە و لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکانەوە بە پێی ئەو قانونی تەبیعەتە سەرکەوتن بە ناوی ئەوە سەبتکراوە زۆر پاڵی لێداوەتەوە زۆر ئەتوانین بڵێن بەبێ پرۆژەیە بەبێ ئەو ئستراتیژەیە کە لێرە ناوی لێبی من پێم وایە ئێستا لەوانەیە وەخت کاتی ئەوە هاتبێ ئەم ئۆپۆزیسیۆنی کە هەمومان ئەڵێن شکلی نەگرتووە دیارە ئۆپۆزیسیۆنی پێشکەوت و خواز ئازادی خواز بە چەپ لە نەزەری منەوە ئەبێ بخرێتە قوڵایی ئەو گۆمەوە تا ئەو مەلەی سیاسیە فێر بێ تا ئەو خۆی ناچار ببینێ عەرزی 46 ساڵە ئەو کارەی نەکردووە چۆن بۆ پەلەپەلاتوانێ ئەو کارە بکات ئەخ ئەو 46 ساڵە بەڕاستی ئەو پێ وتمان کە شەڕی عێراق و ئێران دەستی پێکرد پێش لەوەش دیارە ئۆپۆزیسیۆنی ئەو کات مخالفینی ئەو کاتی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی وە بەتای بە هێزی چەپ و پێشکەوت و خوازەکەی سەرکوت کرا ئەنی چێرای ئەسڵیان یان لە مەیدانی شەڕا کوژران یان لە زیندانەکانی ئەعدام کران وەمانەوە تەیفێکی معەیەن کە ئەوانیش هاتنە دەرەوەی وڵات بەشێکی بۆ نمونە
هاتن لە کوردستان نیشتە جێبوون لەوێش قۆناغ بۆ قۆناغ عقب نشینیان پێکراوە کولەن هەمیشە لە حاڵەتی عقب نشینیە و هیچ کات بە نەزەری من ئەو مەیدانە واقعیەی بۆ هەڵ نەکەوت کە بتوانێت ئەو پەرد بکرێت خۆی باربێنێ لەسەرەوە خۆی بازبینی بکاتەوە تەنها هێزێک بە نوعی لە مەیدان مایەوە ناچار بوو لەگەڵ ڕوتی ڕووداوەکان خۆی باربێنێ خۆی بگونجێنێ لەگەڵەوە خۆی تربیەت بکە خۆی بازبینی بکە ئۆپۆزیسیۆنی کورد بوو لە کوردستانی ئێران هەم بە چەپەکەیەوە هەم بە ئەوەی تریشەوە لەوانەیە خۆی بە چەپ تعریف نەکا ئەوانە توانیان بەخاتیەوەی کە محیتی جغرافیایی محیتی کۆمەڵایەتی لە کوردستان و ئیجازەی پیان نەدا لەوێ بە تەوری نسبی حرفەیتر کار بکەن پەیوەندیەکی چاوپرتریان لەگەڵ کۆمەلگاکەی خۆیانە بێ ئەو موقعیەتە حفزکە بەڵام ئەوانیش قۆناغ بۆ قۆناغ ئەوە عقب نشینیان پێکراوە کەیتر لەو خۆپویایە خۆ گونجاندنە خۆ بارهێنانە و دەورکەوتووی لەسا بینی حتا حزبیە کوردیەکانیش چاوەڕێ ئەو معجزەن بنەوە ئەوە جێگەی نیگەرانی لەوانەیە ئەمە ڕوانگەیەکی خەریکم یواش بۆ ئیشارێکی ئێوە کردامە قەبلە وتومە کۆماری ئیسلامی نەڕوخێ ئێستا باشە شاید ئێستا کاتی وات بێ و ئەو پوزیسیۆنە بەتایبەت چەپەکەی واقعاً بکەوێتە مەیدانێکە ناچار بێت هەوەکو ئەو منداڵی ئەبێ بچێتە دەرەوە بۆ خۆی تەجروبە بەدەستبێنێت تا پەروەرش بە یا و بچکە چۆلەکە ئەبێ پرواز فڕێ بدێ پروازکردن فێربێ ئەو چەپەش و ئەو پوزیسیۆنە پێشکەوتووەش بێ بخرێتە حاڵەتێکی ئەوەتە بتوانێت خۆی لەگەڵ ئەو هەلومەرجە بگونجێنێ استراتێژیەکی ڕۆشن بەدەستبێنێ. زۆر سپاس. باسی کوردستان کرا کاک عەباس لە مەسەلەی کوردستاندا جیاوازیەک هەیە جیاوازیەکەشەوەیە ئەو لە توولی دەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامیە حزبی سیاسی دەوری بووە حزبی سیاسی دۆزار بڕیاری داوە و خەڵک بەدەم بڕیارەکانی ئەو حزبە سیاسیانەوە هاتوون کۆمەلگا خۆی لەگەڵ حزبە سیاسیەکاندا ئەناسێتەوە هەر کەسێ بەنەوەیەک خۆی یەکێک لە لایەنەکان تعریف ئەکات و ئەگەر چی پاشەکشێ پێکراوە بۆ جۆرە کاک عادڵ لە قسەکانی ئاماژەی پێکرد بەڵام هێشتا جیاوازی هەیە جیاوازیەکەی شێماتوانین لە شۆڕشی ژینا ببینین و لە دوای شۆڕشی ژیناش کە سەرڕایوە خەریکا بێ بە 3 ساڵ بەسەریا تێپەڕە بێت بەڵام ئێمە نەورۆزمان بینی کە توانین بڵێن کە ئەو تەجروبەی کارکردن یا سیاسی بوون و ڕێکخستن لەناو خەڵکە جێکەوتووە پێتان وایە ئەلعانە کوردستان لە چاو ئۆپۆزیسیۆنی تر کەوت باسمان کرد لە سەراسی ئێران لەم ئاڵوگۆڕە تازاوە هاتوێتە پێشەوە شەڕە چی ئەتوانێ بکە دەرفەتی چی لەبەردەستایەوە ئەو بربەستانە چین لەبەردەمیانە تکایە بە کورتی با بتوانین فریای پرسیارەکانی تریش بکەوین هەراو جوورەی کە کوتم بە نەزەری من بە باوەڕی من کوردستان کۆمەلگای مەدەنی کوردستانی ڕادیکاڵە ئامادەیە کە هەستێ ئەو ئیمکانەی تێدایە زۆرتر لە بەشەکانی دیکەی ئێرانێ هەڵبەت لێرەدا دەتوانین بەلوچستان و احتیمالاً خوزستانی ژەڵان کە 3 ساڵ لە سەرکوتکردنەکەی گوزەراوە ئەوانەشی پێ ئیزافە بکەین وەلی بە نەزەری من دە خەتی بە ئیستیلاح جوورەی کە دەڵێن لە نێزەری نظامی کوردستان لە خەتی مقدەمی ئەو جبهەی دژ بە جمهوری ئیسلامی وەلی دە شەرایەتی ئەوڕۆدا ئەمن فکر دەکەم کە کوردستان دەبێ احتیاط بکە کۆمەلگای مەدەنی کوردستان ئەم احتیاط بکە تەجروبەی شۆڕشی ژینای ئەو دەرسەی بەمەداوە کە ئەگەر ئەمە بەتەنێ بمێنینەوە زۆر زوو یعنی سەرکوت دەکرێن و زۆر زوو لەسەرمان زاڵ دەبن زۆر زوو فەشەل دێنێ حرەکەتەکەمان لەبەرەوە ئێمە فکر دەکەم کە ئەو جار دەبێت کۆمەلگای مەدەنی کوردستانی بەگشتی دەبێت ڕاوەستێ و منتەزیری گۆڕانکاریەکان لە تارانێ ببێ لە ئیسفەهان و شیراز و مەشەدێ ببێ و ئەگەر ببێ ئەو جارەکەی پێشوو دروستە شۆڕشی ژینا لە سنوورەکانی ئێتنیکی و زمانی کوردستانی لە 24 ساعتاندا ڕەت بوو چۆ بڵاو بوو لە ئێرانی وەلی ئەو پشتیوانەیە کە لازم بوو لە پشتی سنوورەکانی کوردستانی
ئەو پشتیوانی نەبوو ئەوجا بۆیە لەو بابەتەیە ئەمە ئەو دەرسە دەبێ وەربگرین ئەمن فکر دەکەم ئەگەر خەڵک لە تارانێ هەڵنەستن ئەگەر لە ئیسفەهان و شیرازێ هەڵنەستن ئەگەر لە مەشهد و عێراق و نازانم ئەوانە هەڵنەستن بە نەزەری من لێرەدا هەڵە دەبێت کە کوردستان وە پێشکەوێ ئەوە بە باوەڕی من ئەگەر لەو لای هەستن ئەوەی ببینین کە بەڕاستی ئەوانە دە بەرابەری ڕێژیمیدا ڕاوەستاون و کۆمەڵگە هەستاوە ئەو دەمی بە نەزەری من جایز نێکە ئیسان مەحتەل بێ یعنی ئەوە نابێ مەحتەل یەک شتی دیکەژەوەیە کە باسی وەتان کرد کە کۆمەلگای کوردستانێ ئەو تایبەتمەندیەی ئەرێنی و پۆزیتیوی هەیە کە ڕێکخراوەکانی سازمانی حیزبیان هەیە سازمانی سیاسیان هەیە و حیزبانە هەر یەکەی ئیدئۆلۆژی خۆیان هەیە بۆ چوونی خۆیان هەیەوانە دیارە ئەوە بۆ خۆی تایبەتمەندی کە لە نەزەر مێژوویەوە کوردستانی دە شەرایطی فعلیدا لە بەشەکانی ئێرانی جۆ دەکاتەوە یەکیشەوەیە کە کوردستان هەتا ئێستاش ئەلاڕەغمی ئەو هەموو زەحمەتەی کە ڕێژیمی جمهوری ئیسلامی چیشایەتی کوردستان ئەساسەن کۆمەلگایەکی سەکولارە ئەساسەن سێکولارە یعنی کۆمەلگایەکی مەذهبی نییە بەڕاستی نەچینی ناوەندی ماوەندیت نە بە ئیستلا ئەوەی کە پێی دەڵێن فرودەستانی ئی شەهری و یا تەمچینی ئی کرێکار و فڵانەوانە ئەساسەن مەسەب هەمیشە لە کوردستان شتێکی ئی پاپولار بوو شتێکی سیاسی نەبوو شتی پاپولاریش لەژێر سڵتەی ڕێژیمی ئیسلامیدا کەمتر و کەمتر بووتەوە لەو بابەتەیەوە ئەو تایبەتمەندیانش ئەمما مەسلەی حیزبی کە بێمە من ئەو ئاخرانە کە دیتم چەند ڕۆژ لەوەی پێش دیتم ئەنگۆ هەمووشتان دەزاننەوەی کە دوو بەشی ئی کۆمەڵەی ئێلامیان کردو کە یعنی یەک دەگرنەوە بۆ دروستکردنی بەرەیەکی نە یەکگرتنەوەی ئیدئۆلۆژیکی سیاسی مەبەستم نێ جورێک ئیتفاق دەکەن جورێک ئێتلاف دەکەن ئەوە بە باوەڕی من هەرەکەتێکی زۆر پۆزیتیڤە ئەو ڕۆکانە دیسان دوێنەکانی تم بەیانەیەک لەم سنەی دەرچوو کە عینەن شتێکی ئاوا بە زمانێکی دیکە دەڵێ کە ئەو بەیانیە خەڵکی چت دەکا کە خۆیان ئامادە بکەن بۆ سبحەی پاش جمهوری ئیسلامی یا ئەگەر ڕوخانی جمهوری ئیسلامی یا حتا مانەوەی جمهوری ئیسلامی بە شێوێکی ئەوانە خۆیان ئامادە بکەن بەرنامەیان هەبێ بۆی ئەوە بە باوەڕی من ئەوەش زۆر پۆزە من کە دیتم بەڕاستی شتێکی پۆزیتیڤ بوو کزانێ کە بریا ئەوەی لە بەشەکانی دیکەی کوردستانە لە موکریان و لە جگای دیکەش ئاینێن شتی وابێ زۆر باشوێ ئەمما مەسلەی یەکگرتنەوە مەسلەی ئێتلافی کوردە بە بەس یەکگرتنەوە ئێتلافی ئەو دوو بەشەی کۆمەڵە کۆمەڵەی حیزبی کۆمونیست و کۆمەڵەی زەحمەت کەشانی ئەگەر اشتباه نەکەم نێزاوی ئەوەی ڕێبەرەکەی کاک عەبدوڵای موحتەدی ئەوانە هاتوونەوە ئێتلافیان کرد ئەو ئێتلافە بە نەزەری من دوو شتی کەمە ئەو دوو شتە لە نەزەر استراتیژیکەوە زۆر مهمە یەکەوەی کە بەرنامێکی مینیمۆمی ئەمەلیاتی دەوێت بە باوەڕی من ئەو بەرنامە مینیمۆمە ئەمەلیاتیە دەبێت دامەزرێنێ بە تەسویبی سەرانی هەردوو حیزب بوێ تەوەجۆ دەکەیت یەکیش ئەوەیە کە لە ئێستاوە دەبێت وێژمان و گفتمانێکی مشتەرەک هەبێ ئەوە زۆر گرنگە ئەوە بەو معنای نییە کە ئەو دوو بەشە دەست لە باوەڕەکانی ئیدئۆلۆژیک خۆیان بچێشن بەو معنای نییە کە سنوورەکان و حەدی فاسیلەکانی سیاسی خۆیان پێکەوە تێکەڵکە ئەسڵەن بۆ معنای نیە ئەوە بەو معنایە کە ئەمە لەگەڵ ڕێژیمێکی تایبەتی دەرگیرین دەگەڵەوەی دەرگیری شەڕین ئەلعانەکە لەبەرەوەی کە ئەمە بتوانین بە شێوەیەکی وەکو بەرەیەکی یەکگرتوو دەگەڵ جەماوەری خۆمان قسام بکەین ئەمە ئەو گفتمانە مشتەرەکەمان لازمە ناکرێت کە یعنی یەک بەری کۆمەڵە
گفتمانێکی لێدا سازێکی تایبەتی بێ ئەو بەرەژیەکی خەڵ ئەوە مشکلی دێنێتە پێشێ دەرزم ئەوەی کە ئەلانەکە شت بۆ ئەو بەرنامەی مینیمۆم ئەرزت دەکەم دەگەڵ گفتمانیش مشترک ئەوەش سەبەب دەبێ کە حیزبەکانی دیکەش نسبەت بەوەی جەهەت بگرن تەوەجۆی دەکەی جەهەتەکەی وا دەگرن ئەلان ناڵێ من مەسەلەن دەگەڵ ڕێکخراوی کۆمەڵی حیزبی کۆمونیستی ئێران ئێتلاف دەکەم ئەمن دەگەڵ حیزبی کۆمەڵی شۆڕژگەر ئێتلاف دەکەم فلانە نا دەڵێ ئەمن دەگەڵەو بەرەی ئێتلاف دەکەم کە ئەو بەرنامەی مینیمۆمە هەیە ئەوەش گفتمانەکەیەتی تەوەجۆی دەکەی ئەوە هەم دە موردی خەڵکیدا و هەم دە موردی پەرەپێدان و بەرفڕەوانکردنەوەی ئەو ئێتلافەکە بە نەزەری من زۆر حیاتیە تەوەجۆی دەکەی زۆر مهمە دەو مورد دەو شتەیدا بەڕاستی شتە مهمە ئەما لێرەدا یەک شتیش دەنەزەر بگرێ ئەمە بە نەزەری من ئەیژەوەیە کە لێرەدا ئەمە دەبێت بزانین واقعاً ئەو قسە دروستە کە کوردستان بەتەنێ ناتوانێت یعنی موافق بێدە ئەنجا دەبێت ئەو گفتمانەی کە دایدەنێن ئەو بەرنامە مینیمۆی کە دادێنێن هەم بۆ کوردیانی بەشێک بۆ جەماوەری کوردستانی بێ و هەم بتوانێت گفتگویەک لە پشتی ئەو دیواری ئێتنیک لەگەڵ خەڵکی ئێرانێ بکە تەوەجۆی دەکەی ئەوە زۆر گرنگە ئەمن ئەو سێشتانە لێرەدا مهم دەزانم هەڵبەت دووشت ئەڤڵ یەک ئەرزم کردی بەرنامێکی مینیمۆمی غیری ئیدئۆلۆژیک گفتمانێکی یەکگرتووی ناتوانی بڵێ غیری ئیدئۆلۆژیک وەلی گفتمانێکی یەکگرتووی دموکراتیک تەوەجۆی دەکەی کە ئوسول لەسەر ئوسولێکی دموکراتیک بێ کە هەموو کار کەس خۆی بە دموکرات بزانێ چ چەپی بێ چ لیبرال دموکرات بێ فلان بێ بتوانێت دەگەڵ ئەو بەرنامە و ئەو گفتمانەی بتوانێت دیالۆگ هەیە بڵێ زۆر سپاس زۆر سپاس کاک عەباس کاتم زۆر نەماوە بۆیە تکایە بە کورتی کاک عادڵ پێش دەوەی کە بچمە سەر پرسیارەکەم پێم خۆشە ئێوە لەسەر ئەو باسی ئەخیرەی کاک عەباس زۆر بە کورتی لەسەر ئەوەی ئەو دانیشتنەی کە لە نێوان کۆمەڵی کۆمونیست و کۆمەڵی شۆڕژێر داحمەتکەشانی کوردستانی ئێران هاتە پێشەوە ئەگەر قسەیەکتان هەیە بیکەن دوایی پرسیارێکم هەیە کە بە تایبەتی تکایە بە کورتی جا دوای لەسەرەوە پرسیارەکەم زۆر باشە کە ئەو کاتێ هەمە بە بەشێکی تری قسەکانی کاک عەباس شێر ئشارە بکەم بێژگەم لەو پرسیارە لەوە دەست پێکەم مەسەلەی کوردستان ئایا کوردستان بە تەنها ئەتوانێ ڕاپەڕێت و لە کاتی بەشەکانی تری ئێران حرەکەتێکیان نەکردووە و ڕاپەڕینەکیان نەکردووە منیش هاو ڕام لەگەڵ کاک عەباس بەڵام هەم من و هەم کاک عەباس و هەم بینەرانیش ئەزانین گۆڕانکاری کۆمەڵایەتی و شۆڕش و ئاخێزی جەماوەری بەتایبەت لە کۆمەلگایەکی گۆرەی وەکو ئێران 85-6 ملیۆن لانیکەم ناوی لێبرێ بەبێ بەرنامە ڕێژی ناڕواتە پێشەوە ینی بۆ دقەتە ناڕواتە پێشەوە هاوکات لە هەموو جۆرافیایەکی بەرینی وەکو ئێران بۆ هەموو تەفاوتە ئێتنیکی کۆمەڵایەتی چینایەتیەوە هەیەی ئەو توێژە ناڕازیانە دەست بەجێ لە ماوەیەکی کورتە هاوکات هاوزەمان ڕاپەڕن و هاودەنگ بە ئیستیلا بێنە مەیدان دژی کۆماری ئیسلامی ئێمە ئەزانین عکسەکەی زۆرتر لەوانەیە اتفاق بکەوێت ینی بەشە جۆرا و جۆرەکان هاوکات ڕناپەڕەوەشە مشکلێک بۆ کە تا ئێستا بۆ لانانیکەم بە مدت زمانێکی توولانی پەیوەسە بن بە حرەکەتێکی ئاعترازیەوە بە باوەڕی من ئەگە حزبی سیاسی بیت ینی وەکو ملکە بتالە بە حزبی سیاسیم و تەنانەت ئەگە کەسی غیرە سیاسیش بیان حزب سیاسی حزبیش نەبی چالاکی مەدەنیوی چالاکی ئەکادمیست علاقەمەند بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتیانەبی ئەبێ خۆت بۆ هەردوو سناریۆکە ئامادە بکەیت ئەنی بۆ سناریۆی کە هەموو کۆمەڵانی خەڵک وەکو شۆڕشی ژینا بەشێکی زۆری کۆمەلگا پەیوەسە بن بە حرەکەتێکەوە بەرنامەت بۆ ئەو وەختە چییە و ئەو کاتەش کە لەوانەیە وانە بێ بەرخلافی خواستی و بەرخلافی ئەوەی کە ئێستا من و کاک عەباسیش هاوڕان کە ئەبێ وابێ بەڵام وانە هات ئەو وەختە حزبی سیاسی کەسانی مەدەنی کەسانی بە پەرۆش ئەوانەی کە کەسایەتینی نفوزی کەلامیان هەیە ئەوانە چۆن بە چاوڕوونیە دەن بە
کۆمەڵانی خەڵکو بە چالاکانی ناو کۆمەگا کە چۆن مامەڵە لەگەڵ قەزیەکە بکەن لەوەیە کە ئێمە هەم لەلایەن سیاسەکانمانەوە حزب سیاسەکانی منمانەندەوە کە ئەندامی حزبێک کەممان هێناوە بە باوەڕی من خۆمان بۆ سناریۆیانانی کە خلافی میلی ئێمەش لەوانەیە اتفاق بکەوێ ئامادە ناکەین و هەمیش ئەوانەی کە کەسی مەدەنی و کەسی سیاسی حزبینی سیاسیان بەڵام حزبینین لەوانیش زۆرتر ئەوە کەمتر بەچڕوونێ لەو بارەوە دێ بە باوەڕی من کوردستان و بەشێکی تری ئێران بەشەکانی تری ئێرانی نازانم کام بەشی بەڵام بە کوردستان بە شێوەیەکی تایبەتی تر ئەتوانێت بەرخلافی ئەو پێشبینیانە و ئەو داخوازگانەی ئێمە و ئەو ئاواتانەی ئێمە ئەتوانێت پێشەوەی کە بەشەکانی تری ئێران ڕاپەڕێ ینی ئەتوانێت دەوڵەتی ناوەندی لاواز بێت بە هەر دەلیلێ بێ کوردستان دەمودەستگای ئەمنیەتی و پۆلیسی و دەوڵەتی و ئیداری کۆماری ئیسلام یا دەوڵەتی ناوەندی بخاتە دەرەوە و یان کۆماری ئیسلامی لە ڕووی لاوازیەوە خۆی بۆ خۆی هێزەکانی بکشێت دواوە بۆ ئەتفاق کەوتووە دەوڵەتی بەشار ئەسەد دوای کرد تەنانەت لە نمونەی لیبیشمانەیە قەزافی بەشی نیرۆکی خۆی لە ڕۆژاوای وڵات کێشاوە دواوکە لە شوێنە ئستراتیژیەکان پارێزگاری بکە تەنانەت حکوومەتی بەعسی دوای کەسە دوای شەڕی کەنداوە دوای شەڕی کەندا وای کرد کوردستانی بەجێ دوایی حرس جمهوری هێرشی کردەوە ینی ئەوەش یەکێک لە ئەگەرەکان یەکێک لە احتمالەکان ئەگەر وابوو بە باوەڕی من ئێمەی سیاسی ئێمەی پلتفۆرم تریبۆنێکی ئاوا لە بەردەستمانایە ئەو ئەگەرش بخینە ڕووە بێژین لە حاڵەتێکی وا ئەبێت چی بکرێ ئەگەر چی ئێمە ئەوە بە شتێکی باش نازانێ کە هیچ ناوچەیەکی ئێرە نەتەناو خۆی ڕاپەڕێ بچمە سەر ئەو زۆر بەڵێ بەشکەم زۆر بە کورتی هەشت دەقم ماوە ینی ئازانی منیش پێم وایە ئەو دانیشتنەی ئەو دوولایەنەی کە بە ناوی کۆمەڵە و کارەکەن شتێکی حادسەیەکی باش بوو بەڵام بە نەزەری من ناکافیە بۆ ئەوەی کە بە شوەیەکی ڕزایە من بگات ئەو کارە دوو کارە بێ بکرێت دوو ئەقدام لایەنم جریاناتەوە بێ بکرێت یەکەمیان ئەوەیە ئەوەی کە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران ناسراوە بە سەرۆکایەتی کاک عەبدوڵڵا خۆی لەو نزیکایەتی لەگەڵ ڕاستی ئفراتی ئێرانی دوور بکە ئەنی ئیمکانی ئەوە ئەو کارە بە شوێنێ بگا ئەبێ کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشان لە هاوپەیمانی لەگەڵ ڕاستی ئفراتی ئێرانی دووری بکە ئەوە لایەکی ئەوەیە کە کۆمەڵی سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران کە من متعلق بەوەم ئەبێ لە هەندێ بەست و هەندێ چەقبەستوی ئیدئۆلۆژیک دووری بکە ئەو دوانە مەلزوماتی سیاسی بوون فراهم تێرن سیاسی بوونێکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە جاکەمشەم بڕۆن بەرنامەی درازمدەتی خۆمان بۆ داهاتووی ئێران و کوردستان دابنیت من سوسیالیستێکی بەبێت تەبەقەم ئەوێ ئەو بە شتێکی تری بووێ بەڵام ئەو حزبی سیاسی ئیمڕۆژی ناتوانێت چەقبەستوی ئیدۆلۆژیک بێ نە ڕاستڕەوی ئفراتی بێ لەگەڵ تونڕۆترین هێزی ئێرانی هاوپەیمانی بەسی دوای چاوەڕێژ بێت لە کوردستان لەگەڵ هێزێکی چەپ و کۆمونیست بتوانێت کارەکانی بە نەتیجە بگات. بەڵێ زۆر سپاس کاتم زۆر نەماوە کاک عەباس ئەم پرسیارە لە ماوەی کەمتر لە 5 دقیقە وەگەر بکرێ جوابی بدەرەوە ئێستا فقط باسی تەبعاً دوو لایەنی کۆمەڵە کرا بەڵام ئێمە تەجروبەی هێزە سیاسیەکانمان لە کوردستان هەیە کە ناوەندیان دروست کردووە لە کاتی شۆڕشی ساڵی 57 تا بەیەکەوە لە بەرامبەر کۆماری ئیسلامیە زاهر بوون ئایا ئێستا پێویست نییە ئەو هێزانە ئەوانیش غەیرە لەوەی کە بەناوی کۆمەڵە ناسی هێزەکانی تریش حزبی دموکراتەیە پژاکەیە جەرایاناتی تر هەن ئەوانەیش بێنە سەر مێزی گفتوگۆ بۆ داهاتووی ئاڵوگۆڕەکان قسە و باسێ بکەن و پلاتفۆرمێ بدەن خەڵک چاوەڕوانی ئەوەیە و ئێمە شەزانین لە توولی ئەو 46 ساڵی ڕابردووە خەڵک هەمیشە وەحدەت تەڵەب بووە پێی خۆش بووە هێزەکان یەک بگرن چەندێک دەتوانێت ئەوە ئیمکان پەزیر بێ و ڕێگەکەیشی چییە بەڵام زۆر بە کورتی زانم پرسیارەکە زۆر وەختی ئەوێت بەڵام کاتم نەماوە ئەمن پێم وایە ئەو ناوەندەی هاوکاری کە دروستیان کردووە بە ئیسلاحات نێوەکەشی لەسەرەوە ناوەندەی هاوکاری بووە بە باوەڕی من چونەوە هیچ جورە پشتیوانی سازمانی هەتا ینی
حتا گفتمانیشی نەبوو بە نەزەری من محکوم بە شکست بوو دەبوو وای لێ دەهات یعنی بۆ خۆی خستە پەراوێز ئەمن لە کۆبوونەوەی بۆنێدا کە ئەو دەمی کردیان عینی ئەو مەسەلەم گوت کە یانێوە نییە هاوکاری وەختێکی دوو هێز پێکەوە ئێتلاف دەکەن کە بەرێکی دروستکەن یا چگەوە یعنی دوو هێزی عاملیت سابجکتی بە عاملیەتی سیاسی لەسەر مەسلەیەکی ئۆبجکتیڤ ئەوانە لەسەر تەوافق دەکەن ئەو تەوافقە فقط تەوافقی هاوکاری نییە بەو شێوەیە توجه دەکەی ئەو تەوافقێکە کە تەئسیراتی لەسەر حرەکەت و بۆچوون و هەڵوێزگرتنی ئەوانە هەیە بۆیە دەڵێن کە چوارچێوێک یعنی لازمە چوارچێوێکی پرۆگرامێکی مینیمۆم دەگەڵ گفتمانێکی یەکگرتو و مشتەرەک کە بتوانێت دەو شتەی دەو فاصلەیە کار بکە ئەمن پێم وایە کە دە شەرایەتی فعلیدا پێکهێنانی شتێکی بۆ کوردستانê زۆر مهمە ئەوە یەک لە دوایە یەکێک لە تایبەتمەندەکانەوە دەبێ کە فکرێک کتێبینێک لەسەر استراتیژی ئەمەلیاتی ئەو ڕێکخراوە بکرێ هەم حیزبەکان دوو حیزبی کە یا سێ حیزبی کە دە و چوار حیزبی کە دە و شتەیدا دەبن ئەویژەوەیە کە دیارەکە بە وەزعی قەیرانێک کە لە ئێرانێ هەیە بە نەزەری من ئەو وەزەی کاتتە پێشێ ئەهەمیەتی هێزی چەکداری زۆرتر کردو نەکەمی کردێتەوە ینی ئەمە ناتوانین بڵێ شەرایەتی ڕۆژهەڵاتی زۆری فەرقەیە لەگەڵ باکووری زۆر فەرقیە توجه دەکەی شەڕی لێرە ئەو هێزی چەکداری ئەهەمیەتی زۆرتر کردو هەرواتر ئەلئانەکە ینی نفوز و کارکردن و پەیداکردنی پایگا و پەیگا سوڵتە لە کۆمەلگای مەدەنیدا ئەلان یەکجار مهمە یەکجار یعنی ئەگەر ئەو ئێتلافەکە تەشکیل بوو نەتوانێت پەیوەندەکەی لەگەڵ کۆمەلگای مەدەنی کوردستانێ هەتا بە تەرتیبێکی ئێرانی وەلی زۆرتری کوردستان نەتوانێت دەوێدا نفوزی خۆی بەربڵاو کاتەوە بە هێندە ناچێتە پێشێ لەبەروەی هەرە جوورە لێرە بە نەزەری من کاک عادل زۆر ئیشارەی بە شتێکی کرد ئەویژەوە بوو کە ئیفرات و تەفریدەکان دەبوو هەڵوێست و بۆچوونەکانی ئەو دوولایی کە یانی هاتوونە و شتیان دروست کردو ئەیەندانەوێ ئەو ئێتلافەی کاتی بکەن دەمەوەی شتە یا هێزەکانی دیکەی کە ممکنە بێن ئێتلافی ئەوەیە کە لەبەر کاری وە ئەوەڵەنە ئەو هەم ینی ئیرادەی کە لە کاک عەبدوڵڵا و حیزبەکەی گیرا هەرواتر ئیرادەی کاک عەباس بەداخەوە کاتم نەماوە بە باوەڕی من دەبێ ئەو شتە بکرێت ناڵێمەوە لە کۆتاییە بڵێم ئەو قسە و باسە دیارە باسی مەسەلەی شەڕی چەکداری ئەوانە هاتە پێشەوە هیوادارم بتوانم بە هاوهەنگی لەگەڵ هاوکارانم بتوانم بەشی دووەمێکی ئەو بەرنامەدا بنم جایا بە زوودی ئەو کارە بکەم یا بکەوێت دووشەمبەی داهاتوو پەیوەندیتان لەگەڵاکەم زۆر سپاس بۆیەوە بەشداری و بەرنامەیە بوون پرۆفێسۆر عەباسی وەلی نووسەر و مامۆستای زانکۆ هەروەکە کاک عادڵی عەباسی هادڵی ئەلیاسی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵ و کۆمەڵناسیش زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا ڕۆژێکی خۆش خۆش بێەوە بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی ئەو بەرنامەیە هەتا بەرنامەیەکی تری دیالۆگ ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەتخوازم